خوای گەورە باسی قەضا و قەدەری خۆیمان بۆکە لە عیلمەکەی خۆیان ئەو بەشەمان لە عیلم تێگەیشتین کە خوای گەورە عالمە بە هەموو شتێک کەچی کابرا ناچێت بە عەقڵیاڵە یعنی چی خوای زانی کە من فڵانەکە دەکوژم یعنی خوای زانی من ئەو زینایاکەم یعنی خوای زانی من ئەو دزیاکەم بەڵێ خوای زانی ئەرە وەڵا ئەگەر وا نەبێ خوا نییە ئەگەر نەزانێت کە جەلاب سبەینێ چیەکەیت و چی و بەسەر دێ کاتە خوا نییە نەعوذ بالله ئەرە وەڵا ئەزانێت کە چی ئیستا ئەیکەیت و چی پێشتر کردوتەوە لە مەولاش چی ئەکەیت و تووشی چیش ئەبی و ئەشزانێ ئەوەشی کە نەبووە ئەگەر ببوایە چۆن ئەبوو ئەوەش ئەزانێت کاتە ئەو عیلمەی خوا ئاوایە ئاخر بۆیە خوایە بەس عیلمی من و تۆ نازانی یعنی تەشبیه نەبێ وەلای المەثل الأعلى تۆ فلیمێک تۆپێنێکت دیوە ئەو دوو تیپ یاریەکە ئەم دوو تیپە پێکەوە یاریەکەن یەکێکمان یاریەکەی دیوە زانێت دوو بەیەک کۆتایی هەڵ ئەوی کە نەیدیوە نازانێ ئێستا چییە بێ نازانێ ئێستا ئەوە فڵان کەس فاوڵ لەوەگرێت نازانێت کە ئێستا فڵان کەس کاتی سووریە درێتێ نازانێت ئەوە فڵان کەس و فڵان ئێستا شەڕیانە بێ نازانێت دقەی یەکەم ئەو جەمی یەکەم ئەوەیان بۆ زیاد کرد و جەمی دوم ئەوەندەیان بۆ زیاد کرد نازانێت ئەمەندە گۆڵ کراوە و گۆڵەکان لە دقەی چەند ناکراوە بەڵام ئەو هەموو یەزانێت زانینەکەی ئەم خوای نەکرد ئەو تیپە لەوی بەرێتەوە بەس ئەمەی زانی تەشبیه نەبێ وەلیلله المەثل الأعلى خوا زانێ من چیەکەم بەزەو نەهاتۆ دەسم بگرێ زینام پێ بکات دەسم بگرێ پیاوم پێ بکوژێ بەس خوایەتی خوا ئەوە ئەخوازێ کە بزانێ من چی ئەەکەم من بە ئیرادەی خۆم کردومە ئەو کەسێک کاڵێ وەڵا خوا دزی پێکردم خوا قەتڵەکەی پێکردم دووەر بعد با قبولی کا من فیشەکێکی پێوانم قسە نەکات دەی ئەگەر وتی چێڵە بڵە خوا بە زۆر دەستی ئاوا بەرزکردم و فیشەکەکەم نابەتەوە زانم باوەڕ بۆ قسەیاکە پێ ناکەنێ بەڵام کاتێککە خۆی تاوانەکە سەیرەکەی نەعوذ بالله تاوانەکە باتە پاڵ خوا بڵێ خوای گەورە لە ناو چاوی نووسیم نا خوا لەم لەوح المەحفوظەیە لە لای خۆی لەسەر و عەرشا هەموو عیلمی خۆی نووسیوە بەڵام زانینی خوا بەوەی کە ڕوو ئەدا معنای زۆر لێکردنی تۆ نێبێ ئەو گوناحە و پێ بکە من مامۆستایەک مەچمە پۆلێکەوە هەر ئەوەڵی ساڵە دەرسی یەکەم بەڵێمەوە یەکسەر تەلەبەکان چونکە خیبرەمە 20 ساڵە دەرسەڵێمەوە بەس سەیری تەلەبەکانەکەم ئەڵێم فڵان کەس تۆ ئەم ساڵ یەکەمە بیت فڵان بەخۆی تۆ ئەم ساڵ دەرناچیت لەوانەیە من هەر دەرسیشان پێ نەڵم لەوانەیە پۆلە هەر دەرسیشان پێ نەڵم هەر بڕۆم لەو مەکتەبەش نەمێنم ئاخیری ساڵ بالفعل ئەوەی کە من وتم یەکەم بوو ئەوەشی کە وتم کەوت من ئەمەم یەکەم کرد یا خۆی بە سەعی و هەوڵی خۆی یەکەم بوو من ئەمەم خەزیا ئەم بەهۆی تەمەڵی و سەعی نەکردنی خۆیەوە بەڵام منەم زانی بۆ چونکە ئیشی خۆمە تەشبیه نەبێ وەلیلله المەثل الأعلى خوا بەهۆی خوایەتەکەی خۆیەوە کە عیلمی ئەوەڵ و ئەخیری شتەکانی زانێ عەودەی خۆی من بەرەو کوێ ئەنێ بەڵام ئەو نەهاتووە بە زۆر دەست بگرێ خوا لە قیامەتە پێ ناڵێ ئاوەرە عەبدەکەم تۆ بۆ پیاوی بۆ ژن نەبووی ئاوەرە عەبدەکەم تۆ بۆچی ژن بووی بۆ پیاو نەبوو جاڵی خوای خۆ تۆ منت دروست کرد خۆ بەدەست من نەبوو تۆ بۆچی قژە ڕەش بوو بۆ زەرد نەبوو جاڵی خوای خۆ تۆ وا دروست کرد و من بڵێم چی تۆ بۆ لەم دایک و باوکە بوو ئەڵی خوای خۆ بەدەست من نەبوو بەڵام پێ دەڵێ بۆ نوێژن نەکردووە ئەڵی خوا پێ دەڵێ میان بەدەست خۆت بوو ئیرادەم ماویتێ وستم ماویتێ نەسیحەتم کردووی پێغەمبەرم بۆ ناردووی پەیامم بۆ ناردووی عارزەکەشم ماوەتە دەست خۆت حڕم کردووی ئەتوانی هەستی نوێژەکە و کێشتوانی نەیکی لەسەر ئەوە محاسەبە دەکا خوا لەسەر شتێ محاسەبە دەکا کە ئیرادەی خۆتی تایە ویستی خۆتی تایە و هەموو شتێکشی بۆ ڕوون کردویتەوە بەڵام عیلمی خوا هەر هەمووی ئەزانێ عیلمی خوا هەر هەمووی وەکو یەکتیایە زانینی خوا بەم شتانە کە لە لەوح المەحفوظە نووسراوە معنایەوە نیە خوا بێ بە زۆر گوناحی پێ بکات نەعوذ بالله بەڵام خوای گەورە هەموو ئەو شتانی زانی و هەمووشی بڕاوەتەوە